سڵاتوانە بێدازان بەخێر بێن بۆ وانەیەکی نوێ. لەوانەکەی ڕابردوو تۆ فێر بووی چۆن گۆڕانکاری بکەی لە نێوان هێکسەدسیمەڵ بۆ دیسیمەڵ. لەم وانەیە بە شێوازێکی پێچەوانە باسی ئەو بابەتە دەکەین. با دەست پێ بکەین. سەرەتا دەمەوێت ئاماژە بۆ بکەم وەکو وانەکەی ڕابردوو لەم وانەیەش بە دوو ڕێگا باسی بابەتەکە دەکرێت. کامە ڕێگا بەلای تۆوە ئاسانتر بوو دەتوانی ئەو ڕێگایە بەکار بهێنی. ئێستاش با پرسیارەکە وەربگرین کە ئەڵێ بەهای ژمارەی دیسیمەڵ 285 بگۆڕە بۆ هێکسادیسیمەڵ. ئەگەر باسی یەکەم ڕێگا بکەین پێویستە کە ئێمە خشتەیەکمان هەبێ تاکو بزانین کە ئێمە چی ئەەکەین و چی داواکراوە لە ئێمە تاکو بیکەین. لە ستونی یەکەم ئەنووسی ژمارە دابە 16 واتە ئەم ستونە تایبەتە بە بابەتی دابەشکردنەکە. ستونەکەی تر ئەنووسی ئەنجام. ئەوە کاتێک تۆ دابەشی ئەەکەی ئەنجامەکە بە تەواوی لەو ستونە ئەنووسی واتە بە پۆینتەوە. ستونەکەی دیکە بە ناوی ئینتیجەر واتە تۆ تەنها ژمارەکە وەردەگری بۆ ئێرە بێ پۆینتەکان. ستونەکەی تر بە ناوی فراکشن بەشەکە واتە ئێرە تەنها شوێنی پۆینتەکانە. ستونێکی دیکەت هەیە بە ناوی ڕیمایندەر لێرە تۆ 16 جارانی پۆینتەکە ئەەکەی. ئێمە یەکەم ژمارە وەرەگرین کە خۆی 285 ئەڵێ 285 دا بە 16 ئەنجامەکە ئەکاتە 17.825. پاشان دێنە سەستونەکەی تر بە ناوی ئینتیجەر. ئێمە تەنها پێویستمان بە 17 پێویستمان بە پۆینتەکان نییە لەم ستونە. 17 ئەنووسم. ئەڕۆمە سەستونەکەی تر بە ناوی فراکشن بەشی پۆینتەکان. تەنها پۆینتەکان ئەنووسم لێرە 0.825. باشە ئەڕۆمە سەستونەکەی تر بە ناوی ڕیمایندەر. ئەڵێم لێرە 16 جارانی ئەم ژمارە پۆینتە ئەەکەم واتە 16 جاران 825. ئەنجامەکەی ئەکاتە 13. ئێستا دێنە سەر ریزی دووەم. پاش ئەوەی کەوتمان 285 دا بە 16 ئەکاتە 17 لە ریزی دووەم ئەڵێن 17 دا بە 16. ئەنجامەکە ئەنووسین. لە ستونی ئینتیجەر تەنها ژمارەکە وەرئەگرین کە یەکە. لە بەشی فراکشن کە داوای پۆینتەکان ئەکا ئەینووسین. پاشان دەڕۆینە سەر ستونی ڕیمایندەر ئەڵێن 16 جارانی ئەم ژمارە پۆینتە ئەەکەین لە کۆتایی ئەکاتە یەک. کاتێک ئەگەیە کۆتا هەنگاو لە بابەتی دابشکردنەکە کە ئەبینی ژمارەکە بچووکترە لە 16. باشە ئاگادار بە ئەگە 16 شما بێ ینی تۆ ئەبێ تەواوی بکەیت تا کۆتایی ژمارەکەی ڕیمایندەرەکە بنووسی. بەڵام کە بینیت بچووکترە لە 16 ینی ئەوە پێت ئەڵێ تۆ ئەبێ لێرە ڕابوەستی هەمان ژمارە ئەبێ بنووسی. ینی لە حاڵەتی ئێمە یەکە یەکدا بە 16 لە کۆتایی هەر یەکەکە ئەنووسی. باشە هەر ژمارێک بچووکتر بوو لە 16 هەمان ژمارە ئەنووسی. ئێستا گەشتینە کۆتا هەنگاو ئەویش گۆڕینی ژمارەکانی ڕیمایندەرە ماوەکان بۆ هێکسەدسیمەڵ. ئێستا 13مان هەیە. 13 ئەگەر بیکەینە هێکسەدسیمەڵ ئەکاتە PTD ئینگلیزی. پاشان دێنە خوارەوە ژمارە یەکمان هەیە یەک وەک خۆیە نووسرێتەوە و ئەوەی کۆتاییش هەر یەکە ئەوی شەر ئەنووسرێ یەک. کەواتە ئەگەر بمانەوێت ئەنجامەکە بنووسین لە خوارەوە بۆ سەرەوە ئەنووسین واتە نووسین یەک یەک دی. باشە بەم شێوازە ئەوە هەموو شتێک بوو سەبارەت بەم ڕێگایە. ئێستا دێنە سەر ڕێگای دووەم. ڕێگای دووەم پشت بە بابەتی باینەری دەبەستێ. لە ڤیدیۆیەکانی ڕابردوو باسی هەموو ئەو بابەتانەمان کرد. کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ سوودێک وەربگرین لە ڤیدیۆیەکانی ڕابردوو تاکو بتوانین بابەتی ئیمڕۆ پێ هەل بکەین ئەویش گۆڕینی ژمارەیەکی دیسیمەڵە بۆ هێکسادیسیمەڵ زۆر بە ئاسانی تەرتیبەکە بەم شێوازە ئەبێ. یەکەم ئێمە ژمارەکەی دیسیمەڵ ئەگۆڕین بۆ باینەری. ئەوەمان باس کردووە چۆن تۆ دیسیمەڵ بکەیتە باینەری. پاشان کە ئێمە ژمارە باینەریەکەمان دەبێ هەنگاوی دووەم چیەکەین باینەریەکە ئەگۆڕین بۆ هێکسادیسیمەڵ. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم هەنگاو کە دەبێت بیکەین بۆ گۆڕینی 285 بۆ باینەری دەبێت ڕیزەکە بنووسین یاسایەکە کە لەوانەی یەکەم باسم کرد لە 1 تاکو 128. بەڵام ئەگەر ئێمە لە 1 تاکو 128 بنووسین و هەر هەمیان کۆ بکەینەوە ئەکاتە 255. کەواتە 255 بچووکترە لە 285. بۆیە لەم حاڵەتە ئێمە نابێت ڕابوەستین لە 128 ئەبێت تەواو بکەین بڵێن 128 کۆ 128 ئەکاتە 256. کەواتە تاکو ئێستا بەسە ئێمە 256مان هەیە ئەگە کۆی بکەینەوە هە لە دوورەوە لەگەڵ هەر ژمارەیەک زیاتر ئەکا لە 285. باشە بۆیە لەم حاڵەتە لێرە ڕائەوەستین.
بەڵام ئەگەر بینی ژمارەکە لە 255 بچووکترە ئەو کاتەی تۆ کافیە تاکو 128 یاسایەکەی خۆت ئەنووسی. و هەروەها وتمان لە حاڵەتێک یاسایەکەت لەبیر کرد زۆر بە ئاسانی ئەڵەی 1 ئەکاتە 2 کۆ 2 ئەکاتە 4 تا کۆتایی. باشە کەواتە تۆ زانیت یەکەم هەنگاو چیەکەی یاسایەکەی باینەری ئەنووسی. باشە هەنگاوی دووەم چۆن بزانین باینەریەکە چەنەکە؟ من لە ڤیددیۆیەکەی ڕابردوو باسم کرد گۆڕینی دیسیمەڵ بۆ باینەری. من وتم ئەم 285 ئەبێت وەکو تارگێتێک سەیری بکەیت. چ ژمارەیەک ئەڕواتە ناو 285؟ ئایا 256 ئەڕواتە ناو 285 بچووکترە لە 285 بەڵێ کەواتە ژمارە یەک لە خوارەوەی 256 ئەنووسی. ئێستا تۆ 256ت هەیە کەواتە ئەینووسی لەلایەک بۆ لە بیرهێنانەوە کە تۆ گەیشتی بە چ ژمارەیەک. پاشان ئەڵێ ئایا 256 کۆی بکەم لەگەڵ چ ژمارەیەک ئەکاتە 285. کەواتە لەم حاڵەتە پێویست ناکە ئێمە بڵێین 256 کۆ 128 چونکە لە دوورەوە دیارە کە نەتیجەکە زۆر گەورەترەکە ئەگاتە 300ەکان. جا بۆیە ئێمە ڕاستەوخۆ لە 128 ئەنووسین 0. 64 دێتە پێشمان. 64 ژمارەیەکی گەورەیە بەڵام با دڵنیابین ئەڵێین 256 کۆ 64 کەواتە 320 گەورەترە لە 285 بۆیە 0 ئەنووسین لە خوارەوەی 64 کەواتە ئەم ژمارەیەش بەکەلک نایێت. باشە هەمان ژمارەی خۆمان 256 کۆی ئەکەینەوە لەگەڵ 32. 256 کۆ 32 ئەکاتە 288 کەواتە 288ش گەورەترە لە 285 کەواتە ژمارە 32 بەکەلکمان نایە ئەبێت 0 بنووسین لە خوارەوەی. دووبارە بەردەوام ئەبین ئەڵێین 256 کۆی بکەین لەگەڵ 16 ئەکاتە 272 کەواتە 272 بچووکترە لە 285 ئەڕواتە ناو 285 بۆیە لە خوارەوەی 16 ژمارەیەک ئەنووسین. زۆر چاکە. ئێستا 256ەکەی خوارەوە ئەبدێتی ئەکەین بۆ 272 کەواتە تاکوی ئێستا ئێمە گەشتینە ئەم ژمارەیە. پاشان ئەڵێین 272 کۆ ژمارە 8 ئەکاتە 280 کەواتە پێویستمان بە ژمارە 8 ژمارەیەک لە خوارەوەی 8ەکە ئەنووسم. ژمارەکەی خوارەوە ئەبدێت ئەەکەم لە 272 ئەیکەمە 280 پێویستم بە چوارە بەڵێ ئەکاتە 284 بچووکترە لە 285 کەواتە پێویستم بە ژمارە چوارە ژمارە یەک ئەنووسم لە خوارەوەی ئەوەی خوارەوە ئەبدێت ئەەکەم کەواتە تاکو ئێستا من 284م هەیە. ئایا پێویستم بە دووە؟ نەخێر. ژمارە یەک ئەمینێتەوە 284 کۆ ژمارە یەک ئەکاتە 285 کەواتە ژمارە یەک لە خوارەوە یەکەکە ئەنووسم. ئێستا تۆ توانیت بەم ڕێگایە ژمارە باینەریەکە بدۆزیەوە. ئەوە گرنگترین بەشە لە ڕێگای دووەم کە دەبێت تۆ کە ژمارە دیسیمەڵەکەت بۆ دێ بیگۆڕیت بۆ باینەری. دۆزینەوەی باینەری بەم شێوازەیە. باشە زۆر ئاسانە لە بەرکردنی تێدانە جاران و دابەشیشی تێدانە تەنها کۆکردنەوەی. ئێستا بابینە سەر هەنگاوی دووەم دوای ئەوەی ئێمە ژمارە باینەریەکەمان دەستکەوت کە گرنگترین شتە. لە هەنگاوی دووەم یاسایەکەی سەرەوە ڕەشەکەینەوە چونکە تازە ئێمە پێویستمان بە یاسایەکەی سەرەوە نما لە 1 تاکو 256. باشە ڕاستەوخۆ ڕەشیکەوە. ئێستا چیەکەین؟ باسی وانەکەی خۆمان ئەەکەین. وابزان پێش دووانە بوو کە باسی گۆڕینی باینەریم کرد بۆ هێکسادیسیمەڵ. باشە ئەوەی کە بینەری وانەکە بووە ئەزانێت کە من ئێستا تەکنیکێک بەکار ئەهێنم. زۆر بە ئاسانی باینەریەکە گروپی 4 ژمارەیی لێ دەرەکەم. لەوانەکەش هەمان قسەم کرد وتم گروپی 4 ژمارەیی واتە 4 بتی. ئەم گروپە نابێت 3 ژمارە بێ نابێ 5 ژمارە بێ. باشە وتمان لە حاڵەتێک ژمارە باینەریەکە نەمانتوانی گروپی 4 ژمارەی لێ دەربکەین. بۆ نمونە ژمارەیەکی تاکی لێ دەرچوو باینەریەکە 7 باینەریت هەبوو یان 9 باینەریت هەبوو. لەم حاڵەتە تۆ چیەکەی؟ 0 زیاد ئەەکەی لە دەستە چەپ. باشە کە سفرەکەت زیاد کرد بۆ نمونە تۆ پێویست بێک سفرە یان پێویست بە 2 سفرە تەنها دەبێت تۆ گروپی 4 ژمارەیی
لە باینەریەکە دەربکەی ئاگادار بە. ئێستا یەکەم شتمان پێش ئەوەی گروپی 4 ژمارەی یەکە دەربهێنم ئەی ژمێرم بزانم چەند ژمارەنا بە کۆی گشتی ئایا پێویستم بە سفرە یان نا. 1 2 3 4 5 6 7 8 9 ئەوە 9 کەواتە من ناتوانم گروپی 4 ژمارەیی لە 9 دەربکەم. من وتم چیەکەین ڕاستەوخۆ سفر زیاتەکەین لە دەستە چەپ. پێویستمان بە چەند سفرە؟ پێویستمان بە 3 سفرە تاکو کۆی گشتی ببێتە 12 ژمارە. باشە؟ ئێستا گروپی 4 ژمارەی لێ دەرەکەم. گروپی یەکەم ئەبێتە 001 گروپی دووەم ئەبێتە 001 هەمان شت. گروپی سێیەم ئەکاتە 1101. ئێستا من گروپەکانم دەرهێنا گروپی 4 ژمارەی زۆر چاکە. هەنگاوەکەی تر یاسایەکە ئەنووسم لە خوارەوەی هەر گروپێک 1 2 4 8 هەر گروپێک ئەم یاسایی بۆ ئەنووسم. پاشان چیەکەم لە یاسایەکە ئەگەر بینیم لەسەرەوە نووسراوە 1 ینی بە من ئەڵێ تۆ پێویستت بەم ژمارەیە. باشە؟ کەواتە لە گروپی یەکەم ئەگەر ببینین لەسەرەوەی ژمارە 8 سفرە ینی ئێمە پێویستمان بە 8ەکە نییە، پێویستمان بە 4ەکە نییە، پێویستمان بە ژمارە 2 نییە، بەڵام لەسەرەوە 1 ژمارە 1مان هەیە کەواتە پێم ئەڵێ ژمارە 1 گرنگە بۆ تۆ وەری بگرە. دێم لە خوارەوە ژمارە 1 ئەنووسم لە خوارەوەی گروپەکە. ئەچمە سەر گروپی دووەم. لە گروپی دووەم هەمان شت لە سەرەوەی 8ەکە سفرە، سەرەوەی 4ەکە سفرە، لە 2ەکە سفرە، بەڵام لێرەش هەمان شت بە من دەڵێ ژمارە 1ت هەیە. یەکەکەش ئەنووسم. ئەڕۆمە سەر گروپەکەی تر لە ژمارە 8 لەسەرەوە یەکە ینی پێم ئەڵێ ژمارە 8 وەربگرێت. 8ەکەم وەرگرت. پاشان ژمارە 4م هەیە کە لەسەرەوە یەکە ینی پێم ئەڵێ ئەبێ 4ەکەش وەربگری. لە خوارەوە ئەنووسم 8 کۆ 4. پاشان دووم هەیە 2ەکە لەسەرەوە سفرە ینی پێویستم بە 2 نییە. لە کۆتایی ژمارە 1م هەیە کە لەسەرەوە یەکە ینی ئەبێ ئەوەش کۆ بکەمەوە. ئەڵێم 8 کۆ 4 کۆ 1 ئەکاتە 13. باشە 13ەکەم نووسی. 13 لە هێکسەدسیمەڵ چی پێ ئەڵێن؟ پێی ئەڵێن دی. و هەروەها یەکەکەش هەروەک خۆی ئەمینێ یەکەکەی دیکەش بە هەمان شێواز، بەڵام 13 لە هێکسەدسیمەڵ ئەبێتە ژمارە دی ئینگلیزی. باشە؟ کەواتە تۆ بەم ڕێگایە توانیت بەبێ بەکارهێنانی جاران بەبێ بەکارهێنانی دابەشکردن لە 16 تۆ توانیت ژمارە هێکسەدسیمەڵەکە دەربکەیت. واتە توانیت ژمارەیەکی دیسیمەڵ بگۆڕیت بۆ هێکسەدسیمەڵ. ئەوەی لەم ڕێگایە بەکارمان هێنا یەکەم جار ژمارە دیسیمەڵەکەمان گۆڕی بۆ باینەری، پاشان لە باینەری گۆڕیمان بۆ هێکسەدسیمەڵ. کەواتە هەوڕێیان وازانگەیشتنە کۆتایی ئەم وانەیە کە باسی گۆڕینی دیسیمەڵمان کرد بۆ هێکسەدسیمەڵ. هیوادارم زۆر باشی لەم وانەیە تێگەیشتبن. یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.